بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بژمارەی ئەم جارەدا باس لە هێرشەکانی تورکیاکەین لە دوای بانگەوازەکەی ئۆجەلان کە کردی بۆ ئەوەی کە پەکەکە چەک دابنێت بێگومان بابزانین قەبارە و ژمارەی ئەو هێرشانی لەلایەن سوپای تورکیاوە هەم ئاسمانی هەم زەمینی کراوەتە سەر هەرێمی کوردستان بە پاساوی پەکەکە بزانین لە چه ئاستێکدا بۆ بێگومان کەمی کردووە. ئەم با بڵین ئامارانش لەلایەن ڕێکخراوی CPT ئەمریکیەوە ئاماژیان پێکراوە. هێرشەکانی سوپای تورکیا لە مانگی سێدا کۆی گشتی 118 هێرش لە مانگی سێدا لە مانگی ڕابردوودا کراوەکە 12یان لە پارێزگای سلێمانی بووە، 55یان لە پارێزگای هەولێر بووە، لە پارێزگای دهۆکیش بێگومان 51 هێرشی بەرکەوتووە. باشە جۆری هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر ناوچەکانی هەرێم بێگومان هەر لە مانگی ئادار واتە لە مانگی سێدا ئەوانەی کە بە فڕۆکە کراون هێرشی ئاسمانی 86 هێرش بووە، تۆپباران 21 هلیکۆپتەر دە و TNT یەک دانە بووە. زۆر باشە. دوای بانگەوازەکەی ئۆجەلان هێرشەکانی تورکیا بێگومان کەمی کردووە و مانگی ئادار بەراورد بە مانگی شوبات لە 121 هێرشەکان کەمی کردو. ینی لە دوای بانگەوازەکەی ئۆجەلان یەکسەر ئۆتۆماتیکی لەلایەن حکوومەتی تورکیاوە هێرشەکان بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان بە پاساوی پەکەکە لە 121 بەراورد بە مانگی 2 کەمی کردووە. زۆر باشە. ئاماری هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی هەرێم لە هەر سێ مانگی ئەم ساڵدا مانگی 1 مانگی 2 مانگی 3 بەم شێوازە بووە. لە کانونی دووەم مانگی 1 134 هێرش بووە، لە شوبات لە مانگی 2 150 هێرش بووە، لە مانگی ئادار لە مانگی 3 118 هێرش بووە. گەر ببینین 118 لە 150 و لە 134یش کەمترە، بۆیە بەراورد بە مانگی 1 و 2 ئاماری هێرشەکان دابەزیوە دوای چی؟ دوای پەیامەکەی ئۆجەلان. ئەمریکا باسمان کرد ئاماری با بڵین هێرشەکانی تورکیا و لە دوای بانگەوازەکەی ئۆجەلان بێگومان لە مانگی سێدا لە ئەنجامی ئەو 118 هێرشە 2 هاوڵاتی مەدەنیش بوونە قوربانی.